پرسیارێکی تر مامە سەرڕات چیە لەسەر سوڵتان عەبدولحەمیدی دووەم ڕەحمەتی خوای لەبێ سوڵتان عەبدولحەمید پیاوی چاک بوو، سوڵتانی چاک بوو، پیاوێکی مسلمان و بەغیرەت بوو و بابی کوردانیش بوو. پێشێوترە بابی کوردان بەڕاستی وەختێک کە هەستی پێکرد کە قەیسەریەکان کوردیان ئیستیغلال کرد و بەکاریان هێنان، هەروەکو چۆن ئێستا ئەمریکای تاغوت ئەوانەی کوردەکانی پەکەکە لە ڕۆژاوە بەکارەهێنێ زۆر ئاسان، ڕووس لۆژ ئاسانتر کوردی ئەمەی بەکارهێنا کرمانجی باکوور هەتا هجوومیان کردە سەر نزیکی ئەستانبول. دەوڵەتی عوسمانی وەختێکی زانی کە لە مەسافەی 10 کیلۆمەترەوە هاوەنیان ئەگاتێ، دوایی کە سەیری کرد سەبەبی ئەمە چی ڕووس گەیشتونەتە ئێرە، سەیرەکەن گەورەی کوردەکانن. لە دوای سوڵتان عەبدولحەمید جا مەدرسەی حەمیدیەی دامەزراند، فرسانی حەمیدیەی دامەزراند، لە کوردەکان زۆرترین نیسبەتی وەرگرت، هەبوو 12 ساڵەی خوێند بۆی ببێ بە زابتی حەمیدیە، هەبوو کەمتر هەبوو زۆرتر، ئیتر زۆر لەوانەی وەرگرت بوو. اینجا کوڕەکانیان شێخستە متەوەستەوە لە ئیبتیدای متەوەستەوە یا لە ئیبتیدای وەرێگرتن لە متەوەستەوەی خستنە ئەوێ دوایی خستنە خەیالە و عەسکەری و تۆپچی و ئەو مەجالانەی عەسکەری. ڕەحمەتی خوای لەبێ پیاوێکی ڕێک و پێک و بەڕێز بوو.